یاری نێوان یانەی ئاشتی و سەی سادق بۆی ئاژاو شێوی هاندەرانەوە لەلایەن داوەرەوە تەواو نەکرا. یانەی ئاشتی لە خولی پلەیەکی کوردستان میوانداری سەی سایقی کرد و شەڕ و ئاڵۆزیش ڕوویدا و ناچار تایمی دووەمی یاریەکە تەواو نەکرا و ناوبژیوان کۆتایی بە یاریەکەیەنە. لە یاریەکانی خولی پلەیەکی کوردستان لە شاری سلێمانی یاری نێوان هەردوو ئاشتی و سەی سادق بەهۆی ئاژاوی بەشێک لە هاندەرانەوە تەواو نەکرا. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولەکەدا یانەی ئاشتی میوانداری سەی سادق و هاندەرە بێشومارەکەی کرد. تایمی یەکەم یاریەکە بە بێهێزی دەستی پێکرد و هەردوو یانەش بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە، بە تایبەتی یاریزانانی میوان کە چەندین جار نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ. لە یەکێک لە هێرشەکاندا یانەی سەی سادق گۆڵێکیان تۆمار کرد، بەڵام بەهۆی بوونی ئۆفسایدەوە لەلایەن ستافی ناوبژیوانانەوە گۆڵەکە ڕەت کرایەوە. ئەوەش هۆکارێک بوو بۆ ئەوەی یاریەکە تەواو نەکرێت. لە دوای ڕەتکردنەوەی گۆڵەکە ناڕەزایی و هێرشکردنە سەر یاریگا لەلایەن بەشێک لە هاندەرانی سەی سادقەوە دەستی پێکرد. بەهۆی هەڵدانی بلۆک و دار و دەبەی ئاو و بەرد و یاریە ئاگرینیەکان بۆ ناو یاریگا یاریەکە ڕاگیرە. دوای دەستپێکردنەوەی یاریەکە و بەردەوامی گرژیەکان لاکام یەکێک لە هێرشەکانی سەی سادق هاوکار جەمال لە خولەکی 41 گۆڵێکی بۆ یانەکەی تۆمار کرد. هەر لە یاریەکەدا بەهۆی ڕەخنەی لە ناوبژیوانی یاریەکە ڕەمزی ساڵح ڕاهێنەری یانەی سەی سادق لەلایەن ناوبژیوانی یاریەکەوە بە کارتی سوور کرایە دەرەوەی یاریگا. ئەمەش ناڕەزایی و فشارەکانی سەی سادقەکانی بۆ سەر ناوبژیوان زیاتر کرد. دوای 6 خولەکیش کاتی زیاد کرا و ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و تامی یەکەمیش بەو تاکە گۆڵە کۆتایی هات. بە پاساوی بوونی مەترسی لەسەر ژیانی ناوبژیوانان بە ناچاری تایمی دووەمی یاریەکە دەستی پێ نەکردەوە و ناوبژیوانانی یاریگان لەژێر ئەمنیەتێکی بەهێزی هێزە چالاکە مەدەنیەکان جێهێشت. پەیام پەیوەندی بە بەرپرسان یەکێتی تۆپی پێی کوردستانەوە کرد لەسەر ڕووداوەکان و بڕیارەکان، بەڵام هیچ لێدوانێکیان نەدا بە بیانووی ئەوەی لە کۆبوونەوەی داهاتوو یەکەتیەکە بڕیار لەسەر کێشەکە دەدەن. پێش ئەم یاریە یانەی ئاشتی خاوەنی 4 خاڵە و لە پلەی چوارەمی ڕیزبەندیە و سەی سادقیش بە 6 خاڵ لە پلەی دووەمدا خۆی دەبینێتەوە. ئەمە یەکەم جار نییە کە شەڕ و ئاژاوە بەڕۆکی یاریەکانی خولی کوردستان دەکرێت. تا ئێستاش نەتواندراوە هەنگاوێک بگیرێتە بەر و بڕیارێک دەربکرێت کە هیچ نەبێت ڕێژەی شەڕی نێو یاریگاکان کەم کاتەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.